سەڵاوتان لێبێ وەم کاتتان باش لە شۆڕشی ئەیلولەوە تا کۆتاییاتنی شەڕی ئێران عێراق حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق چەندین جۆر مینیان لە خاکی هەرێمی کوردستاندا چاند لە دواتریش لە شەڕی داعش چەندین جۆر مینی دیکە هاتنە ناو خاکی هەرێمی کوردستان مین ئەو دوژمنە شاراوە و نادیارەیە کە جیاوازی ناکات لە نێوان هاوڵاتی و سەرباز بە کۆتاییاتنی شەڕ و جەنگەکان کاریگەریەکانی هەردەمێنێ قوربانی لە دوای خۆی بەجێدەهێڵێ چەندین پارچە خاک و زەوی دەکاتە خاکی قەدەغەکراو ئەمەیە بپرسم لە دوای ساڵی 1990ەوە کە پرۆسەی پاکسازی مین دەست پێ دەکات تا چەنە پرۆسەکە لەسەر خۆ و خاوە یان وەگەوترێ پرۆسەیەکە وەک خۆی و وەک پێویست دەڕوات بەڕێوە لەسەر ئەم پرسە لە بەرنامەی بنکۆڵ لەگەڵمان بن. تیمی بەرنامەی بن کۆڵ ئەمجارە چەند کاتژمێرێک دوای نیوەشەو لەگەڵ یەکێک لە تیمەکانی بەڕێوەبەرێتی گشتی کاروباری مینی سلێمانی بەرەو یەکێک لە ناوچەکانی شار باژێر لە قەزای چوارتا بەڕێکەوتووە ئەوانیش بن کۆڵی زەوی دەکەن بۆ ئەوەی مەترسیەکانی لێدووربخەنەوە وا دیارە کە پرسیارمان کرد ئەوان ڕاهاتوون و کاتی کارکردنیان کەوتۆتە پێش هەڵاتنی تیشکی خۆر. ئێمە کە گەیشتین دوای سڵاو و هەواڵپرسین بەشێک لە تیمەکان لە ناو چێلگەکانی مینەوە دەگەڕانەوە ئەوان پیشەوەرانی مینن وە خۆیان دەڵێن ئەو چینە ماندووی کۆمەلگان کە بەرامبەر ماندووبوونیان و مەترسی کارەکەیان ماف و ئیمتیازاتیان بۆ دابین نەکراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر جارە وترێ سستی هەیە لە پاکردنەوەی خاکی پیسبووی هەرێمی کوردستان بە مین و تەقەمەنی کە ئێستا نزیکەی 10 بۆ 12 ملیۆن مین لە هەرێمی کوردستان بوونی هەیە هەرچەندە باس لە ژمارەی جۆراوجۆری دیکەش دەکرێت سەبارەت بە بوونی ڕێژەی مین لە هەرێمی کوردستان. بنکۆڵ ئەمجارە بێجگە لە خستنە ڕووی ئاماری قوربانیان دەیەوێت چارەنووسی کۆمەڵێک پرسی تایبەت بە مین و پیشەوەرانی مین و کۆمپانیاکانی پاکردنەوەی مین لە ساڵانی ڕابردوو لەگەڵ چەند مەلەفێکی تایبەت بە گەندەڵی پەیوەست بە پاکردنەوەی چەلگەکانی مین یەکلایی بکاتەوە. بەبەرزی دەست ئەگێڕن لەبەر مینە پالماراکان وەزایدە ئەگەر خوێندنەوەی گەورە نەبوو دەسەکەن بە ئیشی خۆتان ئەو پوش و پەڵاشی ئەبێتە ڕێگر کاری بڕینی بۆ ئەنجام بدەن وەزایدەن دارودەوەنەکان جوان بنەگەی هەڵپاچن و ئیشی خۆتان بکەن بەنسبەت خوا نەخواساگە هەر ڕووداوێکی نەخوازراویش ڕووبا بۆ ئێمەرجنسی سلێمانی 50 کیلۆمەتر بە 6 خولەکە ئیشەڵا هیچ شتێکیش ڕوو نادا. دیارە ئەم کارە تەواو هەستیارە یەکەم هەڵە بە دووە هەڵەدا دەنرێ نابێ ئەو هەڵەیە ئەنجام بدرێ. ئەو مینانەی کە دۆزینەوە لە جێی خۆی هەر ئەوەندەی کە ئاماژ کە دۆزیمانەوەی سەر پەنجەیەک دەرکەوێت ئیتر بۆ مەسەلەی سەلامەتی ئمە بە دوایە ناچین دەری خەینتەوە و دەستکاری ناکەن لە ژێی خۆیان مینی و تەقەمی بۆ دانیوی تەقێنینەوە دیمەینەری و دەست پێکرۆ تا سەپەرشتێری چێلگەی مینی ئەومی جوب لێوێت دەنگەکەیەوە چییە هیچی دۆزیوەتەوە ئەوە هەر دەنگێ بێت هەر میتاڵێ بێت ئاسنێ بێت هیچ جیاوازێکی نییە لە بین لێرە تۆی لێ بپرسی کاکێ من کاگێ من ئەگەر هەر لێو لێ بپرسە ئەو دەنگە چی بوو پارچەی ئاسایی ئاسنە پارچەی ئاسنی ئاسایی کە چۆن کەشفیەکەی یەکسەر دیارە لێتەوە
ماندوو نەبی کاکێ من زۆر باشە گرنگترین گرفتەکانتان چی ئەگەر بە خاڵ بۆم کورت بکەیتەوە پێم بڵێ پیشەوەرانی من 20 ساڵە لەم بوارەی ئەزمونت هەیە کێشەکانتان چییە بەڕاستی کە پێویستە چارەسەر بکرێ بە زووی وڵی گرفتی سەرەکی ئێمە ئەو کێشەیە کە ئێمە تا ئێستا بەگرێ بەزی شەکەین هەیەمانە 20 ساڵە هەر بەگرێ بەزی شەکە و هیچ ئاسوەیەکی ڕوون لە بەرچاومانە تا ئێستا دیار نییە ئێمە گونجینەکان ڕێزێکی زۆر پێیان بۆ ئێوە هەیە هەندێکی تیشانگلەیتان لێ یەکەن ئەڵێن پرۆسەکە سستە بۆک پێویست نییە سریعنین ئەم گلیانەیان ڕەوایە ڕاشکاوانە پێم بڵێ بەڕاستی ئەتوانم بڵێم ڕەوایە ئەتوان بڵ ڕەواژ نییە چکە ئەگەر خۆیان بێن ناو واقعەکە و ئیشتیا بکەن ئەزانن بۆ بەستێڕوە ئەزان بۆ بەستێڕوە چکە ئەگەر ئێمە ئەگەر بێن ناو ئیشەکەەوە ئەگەر جیازە بگرین دەستمان ئەو جیازە می نادۆزێتەوە ئەو جیازم تەنها پاچەی ئاسنە دۆزێت ینی جیاوازی نێوان مینێک و ئاسنێک ناکات ژمارەی قوربانیانی مین و تەقەمەنی بۆ ساڵی 2017 لە هەرێمی کوردستان بەم جۆرەیە بە تەنها لە ساڵی 2017 ژمارەی هاوڵاتیانی بەرکەوتوو بە مین و تەقەمەنی بریتی بووە لە 18 هاوڵاتی لەو ژمارەیە 9 هاوڵاتی گیانی لەدەستداوە و 9 کەسی دیکەشیان بریندار بوون و بوونەتە خاوەن پێداویستی تایبەت هەر لە ساڵی ڕابردوو 5 کارمەندی میللابەر بەرکەوتنیان لەگەڵ مین و تەقەمەنی هەبوو 2 کارمەند گیانی لەدەستداوە و 3 کەسی دیکەشیان بوونەتە خاوەن پێداویستی تایبەت لە ساڵی 1990ەوە تا ئێستا 13,000 شەهید و برینداری بەرکەوتە بە مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستان بوونی هەیە برایەکەم بەرکەوتووی مینە ئەم دیانە زۆربەی شوێنی ینی من ڕێژکراوە زۆر شوێن هەیە ئێستا ئێمە لێرە کەسێکەیە کە ئەگەر حیوان بەخێوکە حەقلمان هەیە کە ئەیبا حیوانەکانە با بۆ لە وەرگا تەنیا ڕێگای کە حیوانەکانی پیا بڕوا پاکراوەتەوە یعنی شوێنێکی کەیتیانە خواریەوە هەرەڵغامە پشتیەوە هەرەڵغامە بەس ڕێگایەک هەیە کە حیوانەکانی پیا بڕوا پاکراوەتەوە ئەگەر یعنی هاوکاری بکرێنە و شوێنانە بۆ خەڵکی دیەکە زۆر باشە و لەوانەیە خەڵکێکی ئێستا هەبێ زیاتر بەهۆی ئەوەی کە منتیقەکە ئەوەنە مین ڕێژکراوە حەز نەکە بێتەوە بۆ لاێ بەڵام هێشتا ئامێرەکانی دەستی دیماینەر و میللابەرەکان کانزا دۆزە و میندۆز نییە واتە هەر پارچە ئەسنێک بدۆزێتەوە پیشەوەران سەرقاڵ دەکا گرنگترین داوای پیشەوەرانی مین ئەوەیە لە کارمەندی گرێبەستەوە بکرێنە فەرمی و ماف و ئیمتیازاتی فەرمانبەریان پێ بدرێ ئێمە هەر لە بەیانی زوو کە هەڵەستین ئااناتەکانمان دەست پێەکە ڕۆژانە 20 بۆ 25 کیلۆ کێشی جامتا و جیازەکانمانە ئێمە ماندووبوونێکی زۆر لەگەڵ بە جێشتنی خۆشەویستانمان بەیانی زوو ڕوبەڕووی دوژمنێکی شاراوە بینەوە داوە ئێستا پرۆژەیەک هەیە لە دەستگای مینەوە بۆ حکوومەتی هەرێم کە ئەم کارمەندانە خانشین بکرێن بەڕاستی کارمەندانی مین هەمووی هیلاکن هیچ ئیمتیازێکی شمولیان ناکە ئەمە ساڵە لەوە پێش ئەمە تیقیمان پاکردوێتەوە دەستخۆشی لە خەڵکی دێگانی ژەکەین چایان لێمانەوە ئەگاداری مانبوون و هیلاکیەکەمانەکەن بەڵام داوای لە حکوومەتی هەرێمەکەین کە دوا ڕۆژێک بۆ ئێمەش دیاری بکەن و هیچ دیماینەرێ نازانێت سبێنێکی بەسەر و هیچی بەسەر نایە نا تەقاعودیەک شمولمانەکە نەکەشی بزانێت کامە خزمەتێکە بەڕسمی بۆمان کرێت دەستنیشان کرێت تیمی بەرنامەی بنکۆڵ ئەوەی بۆ ڕوون بۆتەوە کە لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی سلەیمانی دەستگای مین تەنها 4 حەفارە و شۆفڵی دەرەع تایبەت بە هەڵگرتنەوە و لە ناوبردننی مین بوونی هەیە هەندێک جار بەهۆی سەختی هەندێک ناوچە ئەوانش بەکار نایەنرێن ئەوەش خاوێنکردنەوەی زەویەکان لە مین خاوتر دەکاتەوە ئەم چێڵگەمینە ناوی گوڵین بەربیە کە لە نزیک گوندی پیرێسکە سەربەناحیەی باسنی قەزای چوارتای سەر بە پارێزگای سلێمانی ڕۆبەری گشتی زەویەکە 39,000 متر دووجایە لە ماوەی 18 ڕۆژی کارکردندا تەنها 350 متر دووجا پاکراوەتەوە دیارە چەند مینێک دۆزراوەتەوە و تیمی پسپۆری تەقینەوە گەیشتونەتە چێڵگەکە و لەگەڵ تیمەکانی پاکردنەوە پاش چای خواردنەوەیکی خەڵوز ئامادەکاری دەکەن بۆ کاری تەقانەوە تاو کاتەی پرۆسەکە دەکاتە کۆتایی و ئامادە دەکرێت بۆ تەقانەوە ئێمە دەچینە گوندی سێوەنگ کە لەم گوندەدا چەند قوربانیەکی دەستی مین بوونیان هەیە
حاجی مستەفا لە ساڵی 1995 بۆ یارمەتیدانی یەکێک لە دانیشتوانی گوندەکەیان کە بینی پێدا تەقی بوو بەڕێکەوت بوو، بەڵام بێ ئاگابوو لەوەی بەهۆی تەقینەوەی مینێک بەویژدا بەبێ قاچەکانی دەگەڕێتەوە. ئەو کەسەیشی پێشتر مینەکەی بەرکەوت بوو بەهۆی کاریگەری برینەکەی و کەوتنەوەی ئاگرێکی ناوەڕاستی هاوینی ئەو ساڵە دەسووتێت و گیان لە دەزەدات. تا من نزیکی بوومانی نزیک و ئاگرەکە بگاتێ لای ئەوی منی شەڵم کرد سێ لۆ ڕۆشتم سێ لۆقم نا کە بە کۆڵمەوە بوو بۆ سەری چوارێ لە ژێرنی شەڵغامەکە تەقی ئەڵغامێکی تر لە ئەڵغامی کە بەم ناتەقی ئەڵغامی کە بەم ناتەقی بەڵێ قاچی چەپەم قتابوو نەما بوو قاچی ڕاستەچم لە قولەپێکا لێ چێڵ تەکاند بوو پوشەکەم ڕنیوە خستمەوە وانێ کوتم دەوری نییە بۆ ئاگرەکە زیاتر بۆ ئێمە ئاگرەکە تینیە بێ ئیتر من ئاگرەکە ئەو لا من کەوتە بوو ئەو ئاگری گرت منیش دارێکی لێ بخۆم تلاندەوە بۆ وێ دەمەتریش گەڵا بەدارەوە نەما بوو لە ئاگرەکە بەس خۆی پەروەردگاری تر منی دەرکرد لەوێ خیرەتم بەرکەوت ئەماوە سەعادێک کە ماوەسا حمێڵە مناڵ بوو لەگە کچێکمە برایشم عادل کوڕی جەنابێت بەڵێ مناڵ بوون ئەوان برایشم کە حاجی سەدیق دە 15-20 کەس کۆ بوو بووانە ماڵیان بکەنیانش وەگە منداڵەکان بەردە منداڵەکانی بەربەخت دەبوون سەرباقیەوەش کە قاسم قتا بوو لە ئاگرەکە خۆم بانگم کە کوتم تازێ متیاز چوون ئێوە مێر هەموو وەختێ دوعام کردۆ شەو ڕۆژ خوایە ئەوانە یەکێکیان تووشی مسیبەت ئەو مسیبەتی کە من توش نەبن خوایە فرسەتیان بێ خوایە تووشی هیچ نەبن ماڵیان ئەوامێ زۆر مەمنونیانە من وازانم هەر زەلامێکیان یەکە غاماڵ گرێتەوانێ وەک 100 حەجی کرد بێت 100 حەج دیارە لە پشتی ئەمە کێڵگەیەکی من ڕێژکراو هەیە کە ئێستا تیمەکانی بەڕێوەبەرێتی گشتی مینی سلێمانی سەرقاڵی پاکردنەوەن کە ماوەی چەند هەفتەیە کە لێرن لەم کێڵگە مینیە کار دەکەن کۆمەڵێک لەو مینانی کە کۆ کراوەتەوە لەلایەن تیمێکی تایبەتمەندی پسپۆر ئامادەکاری کراوە لە چاڵێکدا بتەقێنرێتەوە بە سەلامەتی ئێمە و ئێوەش دیمەنەکانە بینین. لێرە هاوکاری و بەدەمەوە هاتنی گوندنشینان بۆ تیمەکانی پێشەوەرانی مین دەبینین بۆ دەرچوونی ماندووی نیوەڕۆخوانێک لێرە ئامادە کراوە. هەموو جار گۆزەکان بە ساغی لەکانی ناگەڕێنەوە. لێرە لە مۆزەخانی شەید هێمن لە ئەمنە سوورەکەی سلێمانی لیستی ناوی قوربانیان دەبینین. لە پاڵ ئاڵای ئەو وڵاتانی بەرهەمهێنەری مین بوون بەڕێوەبەری گشتی مینی سلێمانی دەڵێت ڕووداوەکان لە چاوەڕابردوو لە 200 کام بوونەتەوە. ڕۆژانش کە هەڵەس نەچنە سەرکار گردن ئازاییەکەن لە ماڵ و مناڵ و لە کەسوکاریان و کەسوکاریشان لە دڵڕاوچیان تا ئەو کاتەی نیوەڕۆ ئەگەڕێنەوە. ئەوترێت یەکەم هەڵەی پیشەوەرانی من دووە هەڵەیانە. بەڵێ ئەوە زۆر تاوە لە بەرەوەی ئەم مینە بێ ئامانە. یعنی ئەم مینە ئێمە لە زۆر بەداخەوە ئێستا لەسەر تاسەری جیهانە جیهازێک نییە بە ناوی جیهازی میندۆس. ئەو جیهازانەی کە ئێمە کەم ستافانەی ئێمە بەکارێن کانزادۆزن. زۆر بەداخەوەڵم لەوانەیە بڵێم ئەوەی کە بە هەند وەریەگرێ زیاتر دیوئێن و منەظەمە نێودەوڵەتیەکان زیاتر کارەکەی ئێمە بەرز ئەنرخێن لە بەرەوەی ئەنواع و ئەشکال دەورات دەکرێتەوە لە دڵ ئێمە بەشداری لەناو خۆیان بەرز نانرخێنرێ لەناو خۆیان ئەگەر بەرز بنرخایە بەداخەوە ئەڵێم ئەبوایە مافی ئەو دیماینەرانە بەدەست بەهاتانەوە یەکەوە کە ڕێکخراوەکان و دەستگای مین و بەڕێوەبەرێتی مین کە پێشتر هەبوو دواتر یەکگرتەوە بوو بە دەستگای مین لە سایە 50 کێڵگەکان پاک نەبووێتەوە. بەڵێ خەریتەی ئەم کێڵگەمینانەمان لانی ئێمە ئەمە خاڵ یەکەم کە ئەگەر خەریتەکە بمایە یەکێک لەو گرفتانە نەخشەی کێڵگەمینەکانمان لانی بە هیچ شێوەیەک نەماوە چکە گەرەمان نابە کار ئاسانی بۆ کردین بۆ ئەوەی کە چۆزێ پرۆسەکەی سەریعترە کرد لە ئەوە. خاڵی دوو هەم تۆپۆگرافیای کوردستان و ئاوهەوای کوردستان بەفر و باران و لافا و کەندڕ ڕێڕەی مینەکانی گۆڕی کۆمپانیای ئارارات خەبات زەنگەنە شانیکە بێستون چاڵاو ئەمانە کۆمپانیەکانی کەتی تایبەت بوون لە کاتی پارێزۆریەکە ئەوترێ ئەمانە دروست بوون باشە هەنێک کاریان کرد باس لەوەیش ئەمە نەبێتە ینی جۆرێک لە تەشیر بوویان ناوسە سەختەکانیان هەڵ نەبژاردەوەکو نمونە بۆ پاکردنەوە بەڵام کاتێک دوای 2014 داعژێت قەیرانی دارایی ڕۆکاتاری کوردستان ئەم کۆمپانیانە ئۆتۆماتیکی نابێنن بۆ پرسیتان ئەم کۆمپانیانە بۆ نەمان ڕاستی خۆی نەمانەکە چییە مثلەن تۆ هەدەفی کۆمپانیا ڕەبحە ئیشە داهاتە کە من زەویەکم نەبێ ئامادەی بکەم و تەندەری بکەم لە بەرەوەی تەخسیسم نییە بێم بە کۆمپانیەکان بێت تەندەر وەرگێ و وەریگرێ زەویەکە و پاچی بکاتەوە ئیترەوە بێ موشەی یەک دنیا ستاف بە
ناوچەی شارباژێر و سلێمانی بەرەو پارێزگای هەڵەبجە بەجێ دەهێڵین. لێرە ئەم پیاوە هەمووان باش دەیناسن کە زیاتر لە 37 ساڵە وە خۆی دەڵێ لە پێناو خوا و مرۆڤایەتیدا یاریەکی ترسناک لەگەڵ دژمنێکی شاراوە دەکات. پیاوەی ئێستا ئێوە لە دیمەنەکانی شەی بینن لە ساڵی 1970ەوە بە بەردەوامی تا ئێستا نزیکەی 2,500,000 مینی جۆراجۆر کە ئێستا لە دەوروبەرمانن. ئەڵبەتە بەر لەوەی دەستکەین بە پرۆگرامەکەیش لە کاتی دانان و ڕێخستنی دیکۆری ئەم دیدارە بووین لەگەڵ بەڕێز کاگۆشیار یەکێکیان کەوتە خوارەوە. ئەوە چی وڵایی ئەوە تراقەی باش بوو دوور بە دوور بەست بووم ئەگەر تراقەی تەقی ئەگەر بۆمبەکە بتەقێتەوە کۆتایی بە هەمومان و بە ماڵ و مناڵی جەهات بە هەموو شتێک بە هەمومان. وابزانم 9 کەس بووین لەم ژوورە 9 کەس 4 لە ژوورەکەی ئەو دیۆ بوو. بۆچی کەس دەرناچوو جۆرەکەی خەتەر بوو؟ جۆرەکەی ئەلغامی ڕوسیە. اینجا من دیشەکەی یەک دیش بەست بووم ئەگەر لە دیشی خۆیان ببەسرایە بۆمبەکە بتەقیاتوانی 3 کیلۆ 20 بتەقیاتەوە کۆتایی بە ژیانی هەمومانە هاو. چی بوو بۆنی باروتمان کرد؟ ئەوە بەس ئەم ترەقەی تەقیوە پیم بزمارەکەی دابەزی ئەوە تا ئەگەر بۆمبەکە بتەقیاتەوە ئەگەرەکرێ نەیجوڵێنی ئێستا مەترسینە نا؟ ئێستا ئەمە مەترسینە بەس ترەقەکەی تەقیوە. لەلایەن بەڕێوەبەرێتی گشتی مینی سلێمانی چەند جارێک لەلایەن بەڕێوەبەرانی ئەو دەستگایەوە شەکوا لە دژی جەنابەت تۆمار کراوە لە دادگا. ئەڵێن گوایە جەنابەت کاری ئەوان تێگەی بەڕاستی کاری ئەوانە تێگاوە یان چی قسەی ڕاشکاوی تۆ؟ وەڵڵاهی ئیشەکەی من ئەوەیە من بە جورئەتم لە ئیشەکانە زوو ڕائەپەڕێنم. ئەنا من مەڕێگری بۆ ئەوان کێشە بۆ ئەوان دروستەکەم قەت کێشە بۆ ئەوان دروست ناکەم. هەر شوێنێ لۆگۆی ئەوانی لێ ئەوان دیاریان کرد من ناچم بۆی هەر شوێنێکیش دیاری نەکرابێ من ئەڕۆم پاک یەکەمەوە ئەو شوێنانە کە سنووری خۆمانە من لە مووی شارەزام. دوو پەیامە یەکەم داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی یەکەم ئەو وڵاتانەی کە ئەو پارچە زەویە کە داگیریان کردەوە وەکو لە کۆبوونەیەکی یابانی شاوتم لە کۆبوونەیەکی نێو یابانە کە نزیکەی 30,000 کەسی لێبوو داوا لە وڵاتانەکەم کە ئەو پارچە زەویان داگیر کردووە بۆ ئەوەی ئەم بۆ متەقەمەنیە دروستەکە دژی مرۆڤایەتی ئەو پارچە زەوی هەڵوەشێنەوە بیکەن بە کارگێک لە خزمەتی ئینسانیا بێ. کەواتە وەکو پامێکی ئاشتەوایی کەسە جەنابەت ڕایەگەیەنی لە جێ ئەوەی لە دوور و قسە لە سەرێک بکرێتەوە ئامادەی دەستی ئاشتەوایی و هاوکاری ڕاکێشی بۆ بەڕێوەبەرێتیەکانی مین بۆ دەستگای مین کە پێکەوە هاوکار بین لە جێ ئەوەی دوورا و دوور دژی یەک بوەستین. ئەو قسەیە وایە بەستەدەوەیە؟ بەڵێ دەستی ئاشتی ڕاکێشی دەستی ئاشتی ڕاکێشی من چاو یەک بەیەکیان ماچەکەم احتیمالە ئەوان ئەو کوردانە کە لەوێن ئیش و کارەکەن مۆزەفە کوردەکان زۆر لە من بە جورئەتتر بن بەڵام کەسی هەیە لە خوارەوە ئیشەکەیان خاوەتەوە لە پێنا بەرژەوەندی خۆیانە. ئەنا کورد لە هەر شوێنێ بێ هەر ئینسانێکی قارەمانە و خزمەتکاری ئەم وڵاتەیە. من لە شعور و قارەمانەتی ئەوان کەم ناکەم. کاریگەریەکانی بوونی چێڵگەمینیەکان تەنها مرۆیی و ئابووری نین بەڵکو لە ڕووی گەشتیاری و ژینگەی و دەرونی و کۆمەڵایەتیەوە کاریگەری بەجێدەهێڵێن. سەرۆکی گشتی دەستگای مینی هەرێمی کوردستان لە ڕێی بەرنامەی بنکۆڵەوە موژدەی بۆ پیشەوەرانی مین پێ و دەڵێ ئەوەی چەندین ساڵە هەوڵی بۆ دەدەن لە یاسای ماف و ئیمتیازاتی پیشەوەرانی مین نزیکە لەوەی ببێ بە یاسا و لە ئەنجومەنی وەزیران لە خولی داهاتوو جێبەجێ ببێ هەروەک نایشارێتەوە ململانی حیزبی پیشەوەرانی مینی کردوتە قوربانی دوای خستنە ڕووی بەڵگەنامەکانی بوونی گەندەڵی و بە هەدەردانی پارە بۆ هەندێک لە کۆمپانیەکانی بواری پاکردنەوەی مین لە چەند ساڵی ڕابردوو نەیشاردەوە و دەڵێ چەندین کۆمپانیا دراون بە دادگا. کاکتێرا سڵاو لێبێ من کە لە سلێمانیەوە هاتم لەگەڵ تیمانە کە دەرچوین مەعانات و خەمەکانیان زۆر بوو باشە یعنی ڕەگە لە چەند جانتایەک جێ نەبووێتەوە بەڵام کورتم کردێتەوە لە دوو پەڕەیە لە کۆمەڵک پرسیارە ئاڵاتی جەنابتەکەم ئەوان چاوەڕێی وەڵامیکی ڕاشکاون کە چیان بۆ بکرێ پیشەوەرانی مین ئەو ترێت چینێکی ماندوون لە بەرەبانێکی زوو دەرەچن سەرما و گەرما ئەیانەوێ خەڵکی ڕزگارکەن لەو دووژمنە شاراوەیە کە بۆیان دانراوە چیان بۆکەن چ مژدێکتان هەیە ڕاشکاوانە لێرەوە پێیان ڕابگەێنن تا ئێستا یاسای ماف و ئیمتیازاتی پیشەوەرانی مین دەرنەچۆ لە فەرلەمان لە دوو خولی پێش و با بڵێن ئەم خولێش کە تەواوە بێ خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام نەگەشتە کۆتایی قسەیەوە چییە؟ بەخێر بێ کاروان سپاس دەکەم سپاس بۆ هاوردانەوەی کەناڵی 24 قەناتی کوردستان 24 بۆ ئەم بابەتە کە بەڕای من هەرکو جەنابەت گوتت یەکێک لە سەختترین پیشەکانێکی حکوومەتی هەرێم پێی هەڵدەستی و پیشەوەری کاروبانی منیش بەڕای من یەکێک لە ماندووترین مۆزەفەکانە کارمەندەکانی کە لە حکوومەتی هەرێم ئیش چەند پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان کەم مەلەفەیان جوڵانە بێ بۆی کاری لەسەر بکەن بۆی یاساکە سەر بکرێ بوون لەلایەن پەرلەمانتارانی پارتیەوە بە نمونە باسەکرێ دژوەستانێکە بۆ توانە لەبەروی گۆڕانێ مەلەفە بزوڵێنێ
بەڕاستی هەستان بەوە کردووە ڕاشکانە پێم بڵێ ململانەی حیزبی زۆر جار یاسایکی گرنگی وەستان دەبێ خۆ وایە ینی کاتێکی ئێمەش مەشروعی قانونەکەمان حاضرە کرد هەولێک هەبوو بەجیا لەلایەن چەند پەرلەمانتارێک من لەگەڵ ئەمە نیم بۆ هۆکارەکەی چە دووبارە دەکەم یاسایەک التیزامی مالی و دارایی بخاتە سەر حکوومەت ئەبێ پرسێ بە حکوومەت کەی یعنی پەرلەمان خۆ دانیشتووە بەس ئەمر ناکە پارە سەرفکە تو ئەبێ لە یەڵی تەنسیقکەی چەنی تیاچی تێچووەکە چۆن دابین دەکرێت یعنی مەقسەدم چێت دەبێت لە ڕێگای پەرلەمان بی قانونیان هەبووە چونکە ئەندۆم پەرلەمان بەڵێ ئەندۆم پەرلەمانی گۆڕان بیان هەر حزبێکی تربی ژمارەیەکی دیاریکراوی ئەندۆم پەرلەمان بۆی هەوە مەشروعی یاسا تەقدیم کە قانونیان تەواوە بەڵام فعلی قوربانی ئەو منافەسە دەبن ئەم شتە زۆریش زۆر ڕاستە هەر دواش کەوت یەکێک لە هۆکارەکانی کە دواش کەوت مافهوم امتیازاتی ئێمە ئەم بابەتە بوو کە جەنابەت ئاماژەت پێدا فرسەتە جەنابەت لێرەی وەکو موژدەیەکیشە پێیان بدەم حەزەکەم ئاگادار بن 100% جهودی ئێمە ئێستا خەریکی ئەم بابەتین سێ ڕێگای یاساییمان دۆزیوەتەوە خەریکین لەسەر هەر سێ ڕێگا ئیشەکەین یەکەم دامەزراندنی هەمیشەیی زائد یعنی دەبیت سەروی ئەوە دەرماڵەیەکی 200% بدەینێ کاتی خۆی لە ساڵی 2013 و 14 ترسناکی بۆ چونکە ئەمانە سەروی ملیۆنێک موچەیان هەیە داب مەزرێن چونکە وەکو دەڵێن بڕوانامەیان نییە هیزانکۆ ینی موچەیان یەکجار زۆر دێنە حوت و هەشتەکەش بۆ ئەو کەسەیە کە بەکەلۆریوسی هەبی ئەمانە بەکەلۆس کەمتر لەوەش بە 300 و 400 دادە مەزرێن کەواتە زەرمە نەبن بە دەرماڵە بۆیان تعویزەکەن دین بۆ بزانین حکوومەت استیجابەیج بەڵام حیلەکی قانونی زۆرتەوە حیلە قانونیش نییە یعنی ڕێگایەکی مەزبوطە سەرۆکی ئەم دەستگایە پوختەی کار و چالاکیەکانی دەستگاکەی بۆ ساڵی 2017 دەخاتە بەردەست تیمی بەرنامی بن کۆڵ بە جۆرێک ڕوبەری گشتی ڕەهاکراو لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بە مەتر دووجا لە ناو هەرێمی کوردستان بریتە لە 9,200,387 لە کۆی ڕوبەری زەوی ڕوبەری پاکراوە بە مەتر دووجا لە ناو سەر ڕزگارکراوەکان لەژێر دەسەڵاتی داعش بریتە لە 3,859,732 ڕوبەری پیسبووی زەوی لە مین و تەقەمەنی 3,439 مینی دژە کەسی و 20 مینی دژە تانکیش لە ناو براون 57 چێڵگەی مینی دوای پاکردنەوەیان ڕادستی خاوەنەکانیان کراونەتەوە لە سنووری پارێزگای سلێمانی 4 بۆ 5 کۆمپانیەکە ناوکانێن لە ئێمە هەیە تیمی بنکۆڵ هەیە لە کاتی پارە زۆریەکەوە گەوترێ دامەزران بوون بە کۆمپانیای پاکردنەوەی مین پارەیان وەرگرت کۆمپانیا هەیە ئەوترێت چێڵگەی مینی وەرگرتووە بۆ پاکردنەوە بەبێ پاکردەوە پارەکەی خواردو و سلفەکەی وەرگرتووە باشە دوایی نامێنن لە 2014 و هاتنی داعش و قەیرانی دارایی ئەم کۆمپانیانە خۆ حافیزیەکەن ئەڕۆن هیچ لێ کۆڵینەوەیەک لێپرسینەوەیەک حکایەتی سلێمانی بەداخەوە دوور درێژە لەمە چونکی سیستەمی دەستگا کە دامەزرا لای ئێمە هەمووی تەنفیزم و باشەر بوو ئێمە بە هیچ شێوە من خۆم شخصی کارم لەگەر کەرتی تایبەت نەکردوە بە تەندەرمان نەردەوە سیستەمی سلێمانی ئیشەکەیان بە تەندەرە کرد یعنی میلابەری خۆیان زۆرتر هاوکار بوون شوێنەکەیان دەستنیشانە کرد ئیشی میلابەری نەبوو ئەوان ئیشەکەیان دەکرد بەڵام کە دەستگا یەک خڕا تامان دەستگا یەک خڕا تۆ دەبیستەکە هەموو لێک بخەی و ئیشی بکەی بەداخەوە هەندێک حاڵەتی وا هەبوون من خۆم مڵاحەزەم لەسەر زۆرێک لە گرێبەستەکانیان هەبوو گرێبەستی زۆر گەورە کە درا بە یەک کۆمپانیا چەندین ملیۆن دلاری دەکرا ئەم گرێبەستە ئامێری پێ بکڕی ئامێری میکانیکی پێ بکڕی خۆت بەکاری بینی بۆ 20 ساڵی داهاتوو نەک یەک حەقل ئەوە بکەیت ئەمە لە سنووری سلێمانی کراوە بە تایبەت پێشەوەی دەستگایەک بکرێت سیستمی کارکردنیان ئەوها بوو یعنی بەدۆخ ئەو کاتە ئەوها بوو اینجا ئەو تەفاسیلە هەموو دەگەڕێتەوە بۆ ئەو کاتە و ئەوەی لای ئێمە کراوە سیستەمەکە سەراحەت ئەوە بوو محاولە بکەین و بەرهێنان بکرێ یعنی کۆمپانیای بیانی پارەی خۆی بینی لەسەر مەصرفی خۆی هەندێک کار پێم بڵێ ئەو کۆمپانیانە خۆیانەی بەرپرسی حیزبی بوون ئاگادار نیم هی بەرپرسی حیزبی من خۆم نەخۆم شخصی نەنا من ئاگادار نیم ئێستا پێویست نییە لێکۆڵینەوە بکەن وڵی اینجا کاری لیکۆڵینەوەی چەڵگانی کە پارەکانتان وەرگرت و خواردان بۆچی پاک ناکرێتەوە مافیەتی حەقی خۆیەتی ئەم شتە بکرێت ئەگەر فعلەن مەسەلەن کۆمپانیایەک هەبووە بڕاپارەیەکی زۆری وەرگرتەوەکو تەندەر بۆی دەرچووە تەندەرەکە لە چ هەڵومەرجێکدا کرا چۆن بۆی دەرچوو چەند بڕاپارەی پێدرا نمونە هەیە
منیش پێتەڵم نمونە هەیە ئەمە دەستەی دەستپۆکیە دەبێت بە دوای دۆ بچی ئیشی بۆ نەنەک ئیشی دەستگا بەڵام دەڵێم ئەم سیستمە هەبوو زۆرێک لە دۆسیەکان لە دۆدگان بە ڕووبەرەکانی زەوی پاکراوە و پیسبوو بەمین لە هەرێمی کوردستان لە ساڵی 1990دا 776 ملیۆن مەتر دووجای زەوی بەمین و تەقەمەنی پیسکرا بوو تا ئێستا لە 65 زەوی پیسبوو بەمین پاکراوەتەوە وەک دەستگای مینی هەرێمی کوردستان دەڵێت تەنها 270 ملیۆن مەتر چوارگۆشە لە ڕووبەری پیسبووی زەوی ماوە کە پاک بکرێتەوە دەرهێنان و لابردنی هەر مینێکیش 700 بۆ 1000 دۆلاری ئەمریکی پێویستە 24 ساڵە بێ قاسم ئەگەر خوا 1000 ساڵی کەشم تەمەەن بیاتی وەزانم قاسم نەقرتەوە تێگەیشتی باز ئەوەندە گلیم لە حکومت دێ لەم حکومەتێک کە هەمانە نەک بۆ من بۆ هەزارانی وەکو من بۆ هەزارانی وەکو من زۆر باشە ڕۆژانە ینی بەردەوام کەسانی تریژە بینن مینیان پیاتەقی و کودۆسیار پەیامت چییە بە ورە بەرزەوە بۆ ئومێدەوە کە کەسێک ئەگەر بەرکەوت دوور بێ ئومێد لە دەست نەیە ینی نەوەڵابی ئومێد نەبن دوجار نمونونەکانی وەک حاجی مستەفاکان کە قوربانی مین و تەقەمەنین بە ئومێدەوە بۆ بەردەوامیدان بە ژیان و حەسرەتیشەوە بۆ لە ناوبردننی تەواوی ئەو دوژمنە شاراوەیە بۆ داهاتوو دەڕوانن لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی و ناوچانەی شەڕگە بوون لە شەڕی ئێران عێراق بەمین پیسکراون زۆرێک لە گوندنشینەکان نەگەڕاونەتەوە بۆ گوندەکانی خۆیان بەوەش بێجگە لە زیانە گیانی و مرۆیەکان زیانی ئابووریشی گەیاندووە بە هاوڵاتیان و گوندنشینان کەرتی کشتتوکاڵی ڕووی لە لاوازی تەواو کردووە یەک لە سەرسەی زەویە پیسبووەکان بەمین تا ئێستا لە هەرێمی کوردستان پاکراونەتەوە کە نزیکەی 6 بۆ 8 ملیۆن مین لە هەرێمی کوردستان هەیە و لە چاوەڕوانی لابردن و پاکردنەوەدان تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ